والله لەو ڕۆژەوە کە کۆرۆنە پیاکراوە ئەمە تقریبان 4 مانگە 3 مانگ 4 مانگ زیاترە تا ئێستا زەرمان هەیە کارمان نییە منەوە تقریبان 3-4 مانگە ئیشم نەکردووە کاسبیم نەکردووە خوا لەبان سەرکرێ دوکانم دەرنەکردووە. من لە 96 لەم بازارم ئەم شتەی کە ئێستا ڕووەدا ئەم نەخۆشیە تەئسیرێکی وا بە هێزی کردووە لە 96 تاوەکو ئێستا شتیوا لەسەر ئێمە ڕووی نەداوە نەبووە شتیوا یعنی ئاها بەو شێوەیە تەئسیر لە بازارمان بکاو هەتاوەکو داعشش لە 2014 بەقەی ئەمە تەئسیری لێمان نەکردو بازارەکەمان ئاوە کەس نەبووە.